وشاركنا في سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری دیدارێکی بۆ ڕێزلێنان لە پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد محەممەد تووتنسی لە پای 6 ساڵی تەمەنی لە بانگەواز و پەروەردەدا ڕێک خست. خزمەتێکی شایانی کردووە بە دۆزی موسڵمانان و چارەسەری ئەزمەی فکری بەو ڕێکخراوانەی کە دروستی کردووە. ڕێکخراوی لە شەستەکانەوە پیاوە خەریک بووە، ڕێکخراوی خوێندکارانی موسڵمانی لە بەریتانیا و لە ئایرلەندای شیمالی، ئەمجا ڕێکخراوی خوێندکارانی موسڵمان لە هەموو ئەوروپا، پاشان لە ئەمریکا و لە کەنەدا، پاشان پەیمانگای جیهانی فکری ئیسلامی یەکێ بووە لە دامەزرێنەرانی. ئەم پیاوە هەموو تەمەنی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتکردن بە ئیسلام لە قۆڵی زانستگا و زانکۆکانەوە. لای خۆشانەوە خانەوادەی دکتۆر ئەحمەد تووتنسی دەڵێن لە تەمەنیدا دکتۆر سەرقاڵیکاری ڕێکخراوەیی و دامەزراوەیی بووە و چەندین ڕێکخراوی لە بوارە جیاوازەکان دروست کردووە. کتێبێکی تایبەتیشی لە ژێرناوی 60 ساڵ لە نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا پلان داڕشتن و لێکۆڵینەوە و جێبەجێکردن نووسیوە کە بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزی بەردەستە. با پێرم خوافکە دەیویست بچتە تۆ بچتە هەندەسە، وەزیری ئەو وەختی تەربیە و تەعلیم عالی یەک بوو، تەلەفۆنی لۆ دەکە دەڵێ حاجی ئەو کوڕە مستەوای عێراق نییە، ئەمە دەمانێت بینێرین شتە بخینی بێ ئیسفادە لە ئەو ملەتەیەبی دەینێرن ئەنگلتەرای لە هەندەسەی نەفەت وەردەگیرێ، بەکەلۆرۆس و مادستێر و دکتۆرا لە ئەمریکای خەلاص دەکا و فیلان، کابرا لە 57 دەست بە داوای کردیە. حتا ئەوڕۆ بە زۆری مە و بە زۆری منداڵەکانی مامە شتەکەت بمینی حەز دەکەین بخینین. ئەوەیە نەکو بەخۆی حەز لە نووسین ناکە، دائیمەن جەمعەی دادەنێ، منەزەمەی دادەنێ، تەسلیمی یەکەشکە حەز ناکە هەناوی خۆشی بینی. ئەمەش بۆی دەرکەوتووە کە ئیش بە عەشوایی سوودی نییە، بەڵکو پێویستە ئیش لە ڕێی ڕێکخراوەوە بێ و لە ڕێی جەمعیاتی خەیری و لە جەمعیاتی تەنزیمیەوە بێ بۆ ئەوەی ئەوە بێت و داوامدار بێ. کۆی مۆزوعەکانی کتێبەکە لەسەر ئەوەیە هاوکات سوود بینین لە هاوڕێ و لە دۆستانی خۆی و لە هەمان کاتە ئیهمال نەکردنی خێزان و ماڵ و مناڵ و پەروەردەکردنیان بە شێوەیەکی دروست. دکتۆر ئەحمەد تووتنسی لە دایکبووی ساڵی 1940 شاری هەولێرە، یەکێکە لە دامەزرێنەرانی پەیمانگای جیهانی فکری ئیسلامی. لە ئێستادا دکتۆر ئەحمەد تووتنسی بە هۆکاری نەخۆشی لە وڵاتی تورکیادا دەنیشێت و لە چەندین وڵاتی وەک ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا و کوێت ڕێکخرا و کۆمەڵەی دامەزراندووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.